ئەمن ئەگەر لێکزیزی هەبیتن دڵنیابە هەر ڕێواسی پێدەفرۆشم وەختی ڕێواسی. بۆچی بە ئۆتۆمبیلی ئەڤەلۆن ئەو کارە دەکەی ئەوەم پێ بڵێ. وەڵاهی بەنسبەت ئەڤەلۆن ماشەڵڵا ئەمن بەخۆم هەر سارە و بە سیارەشی ئیش دەکەم ئەوە نییە چم هەبی وەختی مەسومی ڕێواسی بیتن یەکسەر بەو سیارە ئیش دەکەم ئەوە نییە برێم وڵا ئەوە ئەڤەلۆنە یان برێن ئەوە بەخۆی بەبی کاشۆی فرۆشتیتم بە بیئێمی فرۆشتیتم ڤیدیۆم هەیە لە ناو پەیجەکەم بە جیتەم فرۆشتە 2019 قەپات مواسەفات خۆ سیارە شتێک نییە من برێم لە بۆ پۆزیانەوەی حەز و ئارەزوم کاسبیە مشکلم نییە ئەڤەلۆنە یان هەر سیارەکە لە بۆ سوکردنی ئەڤەلۆنەکەش نەبووە بۆ معلوماتت چکە لە کۆمنتی بە خۆ دەزانی خەڵک قسەی دەکا ئەمن ئەگەر لێکزیزی هەبیتن دڵنیابە هەر ڕێواسی پێدەفرۆشم وەختی ڕێواسی لێکززم هەبێ و جا حیسابی خۆت بکە. باشە گرانترین ئۆتۆمبیل کە کاری ڕێواز فرۆشتن پێکرد بێ نرخەکەی بای چەند بوو؟ گرانترینیان ئەڤەلۆنە نزیکەی بند و دەفتەرم پێدایە و هەروەها جیتەکەش هەماشت نزیکەی بند و دەفتەرم پێدایە بیکاشۆم هەبوو بیکاشۆی 2013 و هەروەها بیئێمم هەبوو 92 و هەروەها هەر ئیشێک بیوە بگرە هەتا شەعربەناتیش دەفرۆشم بە شانازیەوە بەخۆم ماتۆڕی سێتایم هەیە شەعربەناتی پێدەفرۆشم ئەو ئەڤەلۆنە مەبەستم پۆز نەبووە بەخوای دووبارە دەکەمەوە.